باوکی ئینسانەکان کێ؟ ئادەمە، نیاندەرتاڵ نییە، لێتان تێک نەچێت. ئەو باوکی مولحیدەکانن، ئەم باوکیان مەیمونە. ئێمە ئادەمە ئەم مواسەفاتانەی تیا ئەڵڵا جەل جەلالوهو بەدەستی خۆی دروستی کردووە، بە مەلایکانی تۆ سوژدە بەرن بۆ ڕێزیەوە، ناوی هەموو شتێکی فێر کردووە، عالیم بووە. بەڵام باوکی مولحیدەکان چونکە هەر جاهیل نییە، سەر مەیمون بوو، هەر مەیمونیش. سبحان الله کەسیشیان نەدۆزیەوە ئەم مەیمونیەتی بەسەرا ببڕێنەوە، ئەم کوردە نەبێ، تیان وەڵا لاشکەوتی شانە دەربوو. زانیان هیچ قەومێ قبوڵی ناکا پێی بڵێت تۆ نەوەی مەیمونی. یا کورد داما قبوڵیەکە، هەرچی شتە قبوڵی کردووە. کورد هەرچی شتە قبوڵی نەکردووە؟ هەر سەیری کوردکەن لە مێژووی خۆیان، هەرچی شتە قبوڵی کردووە. چی قبوڵ نەکردووە؟ لە ئەوەی کە پێیەکرێت لەسەر زەویە، هەر لە جاشایەتی و ڕاکردن و کۆڕە و نازانم بێمەعاش دەوامکردن و کورە هەر لە دەنگدان و هەر لە خاک فرۆشتن و هەر لە دین فرۆشت، هەمووی قبوڵ کردووە. بۆیە وتی ئاغا ئەمەش قبوڵەکە، با ئەمەشی بەسەرا بڵێن، پێ بڵێن ئەمە شانازیشە بۆ تۆ، یعنی پێخۆ بەکەم نەزانی، بڵێ یەکەم مەیمون من بوو، خۆ بە زۆر بزانە، مەشانازیە بۆ ئەمە بە ئاسانی پێت ناین، ئەمە ڕتبێ کە تۆ لە ئەسڵا مەیمون بووی. بەز الحەمدوڵڵا کوردی موسڵمان گاڵتەی بەوەیە، چونکە قورئانەکەی خوا خوێنێتەوە ئاڵێ باوکمان ئادەمە، تاڵێ باوکمان ئادەمە، بەڵام تیاشمانایە مەیمونە، قەناعەتی وایە هەر مەیمونە، بە هەر مەیمون بێ کێشەمان نییە، ئێمەش هەر بە مەیمونی ئەزانین. ئەمە هەتا ئێستاشە خوێنرێ لە ناوەندەکانی خوێندرا، ئەم درۆزلە ئەم سوکایەتیکردنە بە کورد، بە کورد قبوڵی نەکە، ئەوەیە بێ قبوڵی نەکا کە مسلمانێک ناوی مەیمونە با قبوڵی کە کەیفی خۆیەتی هەر درۆ دەرەسە پێکەوەیەنێن و لە خەڵکیان کردوون. جا لە هەمووی سیرتر مسلمان هەیە ئەیەوێ ئەو نەظەریە کە لای خۆشیان هەرسیە ناو فاشیلە بیکا بە دین، ئەڵێ گونجێ ئادەم ئابا و شێوە تەتەوری پێکرابێ، گونجێ ئادەم بڕۆن گوێ لە عەدنان ئیبراهیمە گومڕا بگرن، ئەو مشریکی خەبیثە چییە بڕۆن گوێ لێ بێ، کە زۆرێ خەڵکیش گومڕا بووە بەهۆی ئەو مولحیدەوە. هەر ڕێک شوێن کەوتوەکانیشی سبحان الله دوایمەوە بنە مولحید زۆر بەیان، وەکە ئاژڕۆی سەیرەکەی هەوادارانی هەمووی مولحیدن. جا بۆیە بەڕاستی تا ئێستاش بە دوای باوکیان ناوێڕن، بەڵام ئێمە الحەمدوللیلا خوای پەروەردگار پێی وتوین باوکمان کێیە کە ئەنتە ئەبوو الناس، پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە قیامەتی شای ناسینەوە بەخوا چین بۆ لای ئادەم، ئەڵێن کاکە تۆ باوکی بەشەرێتی، بەڵام ئەوانە بێ بە دوای غۆریلا بگەڕێن.